چیرۆکی هەژاری و سەرکەوتنی جتلی لە منداڵیدا. جتلی ناوی ڕاستەقینەی لیلیانجیە. لە 1963 لە پەکین لەدایک بووە. بەهۆی مردنی باوکیەوە ژیانێکی هەژارانەی بەسەر بردووە. هەر لە منداڵیدا لێهاتووی و زیرەکی لە وەرزشی وشو یان کۆنگفۆی چینیدا دەرکەوتووە. دواتر چۆتە تیمی کۆنگفۆی پەکین. لەوێ مامۆستایەک زۆر هاوکاری دەکات بۆ ئەوەی لەو وەرزشەدا پەرە بەخۆی بدات. ئەو ڕاهێنەرە ناوی و بین بووە. تەنانەت خواردنیشی بۆ خێزانی جتلی دابین کردووە. لە منداڵیدا کاتێک لەگەڵ تیمی کۆنگفۆی پەکین دەچنە دیداری ڕیچارد نیکسن سەرۆکۆماری ئەو کاتی ئەمریکا. نیکسن داوا لە جیتلی دەکات ببێتە پاسەوانی تایبەتی. بەڵام جیتلی لە وەڵامدا وتبووی من نامەوێت ببمە پاسەوانی کەسێکی تایبەت، بەڵکو کاتێک گەورە دەبم دەمەوێت بەرگری لە 1 ملیار لە هاونیشتیمانی چینی خۆم بکەم. جتلی لە تەمەنێکی کەمدا لەگەڵ یاریزانانی گەورەدا یاری کردووە. لە ساڵانی 1975 بۆ 1979 پاڵەوانی سەرانسەری وڵاتەکەی بووە. کاتێک بووەتە پاڵەوان ئەو تەنها 12 ساڵ بووە. بەڵام لە تەمەنی 18 ساڵیدا بەهۆی ئازار لە ئەژنۆیدا وازی لە یاری کۆنگفۆ هێنا. جتلی و چیرۆکی گەیشتنی بە سینەما. پاش باشبوونەوەی جتلی و سەرکەوتنی لە وەرزشە جەنگیەکاندا هۆکارێکی باش بوو کە ڕوو لە سینەما بکات. یەکەم دەرکەوتنی بۆ 1982 لە فیلمی پەرستگەی شاولین دەگەڕێتەوە. لە 1994 بەشداری لە فیلمی فیست ئۆف لیجن کردووە. کەم فیلمە سەر لە نوێ دروستکردنەوەی فیلمی فیست ئۆف فیوری بروسلی بوو. یەکەم دەرکەوتنیشی لەسەر ئاستی جیهان دەگەڕێتەوە بۆ 1998 لە فیلمی لیسل وێپن 4 کە فرۆشێکی زۆری هەبوو. یەکێک لە فیلمە بەناوبانگەکانی جیتلی فیلمی هیرۆ بوو کە گرانگترین پرۆژەی سینەمایی بوو لە چین هەتا ئەو کاتە. هەروەها بوو بە خاوەنی زۆرترین داهات لە مێژووی سینەمای چین. 2 ساڵ دواتریش فیلمەکە لە ئەمریکا نمایش کرا و لەوێش سەرکەوتنی گەورەی بەدەستێنا. بوو بە یەکەم فیلمی چینی کە لە ئەمریکادا ببێتە یەکەمی ڕیزبەندی بۆکس ئۆفیس. لە 2020ش لە ڕۆڵی ئیمپراتۆردا بەشداری لە فیلمی مولان کرد. هەتا ئێستا بەشداری لە نزیکەی 50 فیلم کردووە و 4 خەڵاتی بەدەست دێناوە. ئەو دەڵێت هەموو ئەو شتانەی کە ویستومە بە جیهانی بڵێم لەم 3 فیلمەدا کۆ دەبێتەوە. فیلمی هیرۆ پێیامی ئەم فیلمە ئەوەیە ڕەنج و ئازاری یەک کەس هەرگیز بە ئەندازەی ڕەنجی نەتەوەیەک جێی بایەخ نییە. فیلمی ئەنلیشت پەیامی فیلمەکە ئەوەیە کە توندوتیژی هەرگیز ڕێگە چارە نییە. فیلمی پیرلس پەیامەکەشی ئەوەیە گەورەترین مەترسی مرۆڤ خۆیەتی. ئەو باوەڕی وایە گەورەترین چەک پێکەنینە و بەهێزترین چەکیش عەشقە. کێشەکەی جتلی سەر بە ئاینی بوداییە. 2 جار هاوسەرگیری کردووە و 2 کچی هەیە. لە 2009 دەستبەرداری ڕەگەزنامەی ئەمریکی خۆی بووە و ڕەگەزنامەی سەنگاپوری بەدەست دێناوە. هۆکارەکەشی بۆ سیستەمی پەروەردەی باشی ئەو وڵاتە بوو بۆ کچەکانی. لە 2010 بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێت. نەخۆشیەکەشی هایپەرسیدرۆیدیزم یان غودەی سامەیە کە دەبێتە هۆی بێهێزبوونی ماسوولکەکان و لە دەستدانی کێش و خێرا لێدانی دڵ و چەندین نیشانەی دیکە.